ڕاگەیاندراوی بزوتنەوەی کۆماری خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە ڕەوشی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. نەتەوەی سەربەرزی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، پارت و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان. لەگەڵ دەستپێکی هێرشی چڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و خێرایی گۆڕانکاریەکان ئەمڕۆ لە بەردەم قۆناغێکی نوێ و چارەنووسسازی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندای. هەر بۆیە هەل و مەرج و بارودۆخەکە وا دەخوازێت کە لەو پەڕی هەستیاریدا هەوڵی ئامادەکاری و خۆتەیاری تەواو پێویست بۆ هەر جۆرە پێشات و گۆڕانکاریەکی چاوەڕوان نەکراو بدرێت. لەو پەیوەندیە و لا درێژەی بەردەوامی شەڕدا بێگومان بۆشایی گەورەی ئەمنی سیاسی و ئیداری لە ڕۆژهەڵاتی کوردستان دێتە ئاراوە. لێرەدا ئارکی سەرەکی هەموو حیزب و ڕێکخراوەکان و کۆیچین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی ئەوە دەبێت کە بەو پەڕی هەست بە بەرپرسیارەتیکردن و نواندنی جددیەت و پێداگریەوە پێویستە و دەبێت لا پێناوی پاراستنی بەرژەوەندی باڵاینەتەوەی و پاراستنی تەنایی و ماڵ و ژین و ژیانی هاوڵاتیان و هەروەها خواستنەوەی هەلومەرجەکان بە سوودی کورد لە ئێراندا هەنگاوی کردەی و کارساز هەڵبگیرێت. بزوتنەوەی کۆماری خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان، پێکهێنانی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو سەرەتایەک بۆ لێک تێگەیشتن و هاوئاهەنگی و هاوکاری هاوبەش لە نێوان حیزبەکاندا بەرز و بەجێ دەنرخێنێت و بانگەوازی هاوپەیمانی بۆ بەشداری سەرجەم لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی گەیشتن بە پلاتفۆرمێکی گشتگیر و دیسکۆرسی یەکگرتووی نەتەوەیی بە گرنگ و ئیجابی دەزانێت. بۆیەشە ئامادەیە لەم چوارچێوەیەدا لەسەر ئاستی ئەسڵی تەعاملی نێوان حیزبی و تۆلێرانسی جیاوازیەکانی گوفتمانی و کردداری لەگەڵ هاوپەیمانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەک پەیوەست بەڵکو هاوکاری بێت. هەر بۆیە لەم پەیوەندیەدا بزوتنەوەی کۆماری خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان بە پێی نەخشە ڕێگا بۆ ساختکردنەوەی سەروەری سیاسی نەتەوەیی کۆمەڵێک پێشنیار و ڕێکاری سیاسی گونجاو دەخاتە بەردەم هاوپەیمانی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بێگومان بە سوود وەرگرتن لەو پێشنیارانە دەتوانێت هەنگاوی کاراتر و ئیجابیتر لە پێناو دۆزی کورد لە ئێران بەرەو پێش بهاوێژێت. یەکەم، پێکهێنان و ڕاگەیاندنی شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆ و ڕاگوزەر وەکو مەرجایەکی خاوەن بڕیاری کەلانی نەتەوەیی نیشتمانی سیاسی و ئیداری بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆ و خۆماڵی کوردستان بە تەبیعەتیاوەی کە کاتیە مەودای ئەرکی بەڕێوەبەری بە ڕاگواستنی بۆ ناوخۆی وڵات و دەستپێکی یەکەم هەڵبژارنەکان بۆ ساختکردنەوەی شۆڕەکانی گوند، شار و پارێزگاکان و شۆڕای ئەنجومەنی گشتی کوردستان واتە مەجلیسی نەتەوەی کوردستان پەرلەمان تاو دەبێت. ئاشکرایە کە ئەرکی مەجلیسی نەتەوەی کوردستان بریتین لە ئەرکی یاسادانان، ئەرکی ساختکردنەوەی یەکەم کابینەی تەوافوقی کۆنسنسوال حکوومەت، ئەرکی لێپرسینەوە لە حکوومەت و دانی دەنگی متمانە و لێسانەوەی متمانە لە حکوومەتی خۆماڵی کوردستانە. لەژێر تیشتی بەڕێوەبەرەتی شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆی ڕاگوزەردا هەوڵ بۆ پێکهێنانی ستادێکی فەرماندەیی گشت ڕەهەند بدرێت کە ئەم ستادا هاوئاهەنگی لە نێوان ڕەوشی کاری ئەو ژوور و دەستگا ساختکراوانەی خوارەوە پێک بهێنێت. ژووری ئۆپەراسیۆنی هێزی هاوبەشی پێشمەرگە، دەستگای دیپلۆماسی و لۆبیسازی نەتەوەیی هاوبەش، دەستگای هەواڵگری و ئەمنی هاوبەش، ژووری دیالۆگ و دیپلۆماسی بۆ گفتوگۆکردن لەگەڵ نوێنەری گەلان و حیزب و ڕێکخراوە ئێرانیەکان، هەروەها بۆ ئەگەری ئامادەبوونی دەسەڵات لە تاران بۆ دانووسان و وتوێژ سەبارەت بە ڕادەستکردنی ئیدارەی جوغرافیای سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بە شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆی کوردستان. دەستگای ڕاگەیاندنی شۆڕای بەڕێوەبەری کاتی هەوڵ دەدات بە هاوکاری و هەرەوەزی گشتلایەک میدیایەکی نەتەوەیی نەک حیزبی وەک زمان هەڵی حکوومەتی دیفاکتۆ و خۆماڵی دامەزرێنێت. سێهەم، شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆ و خۆماڵی کوردستان لە مەودای بە کاتیبوونیدا لە پێناو ڕەخساندنی دۆخی گونجاو بۆ دەستەبەرکردنی ئامانجی استراتیژیک و ساختکردنەوەی سەروەری سیاسی لە شکلی ممکن واتە حکوومەتی دیفاکتۆ و خۆماڵی کوردستانی ڕۆژهەڵات هەڵدەستێت بە ئەنجامدانی و ئەرکانەی خوارەوە. هەوڵدان بۆ دروستکردنی پەیوەندی ئۆرگانیکی دەگەڵ ڕێبەرانی مەیدانی ڕاپەڕینی ناوخۆی وڵات و گشت چالاکوانانی گۆڕەپانی خەباتی مەدەنی و نافەرمانی مەدەنی، ساختکردنەوەی شۆڕەگەلی جۆرا و جۆر لە ناوگوند و شارەکان بۆ ئەنجامدانی ئەرکی بەڕێوەبەری ڕاپەڕینی ناوخۆی وڵات لە چوارچێوەی شۆڕشی هەنووکەیدا، بەڵام گفتومانێکی نەتەوەیی. هەوڵدان بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ مامۆستایانی ئاینی و ڕێبەرانی مەیدانی و چالاکانی نیشتمان پارێزی ڕاپەڕینی ناوخۆی وڵات و دەرەوە بۆ ئەوەی ڕەوتی ڕاپەڕینی ناوخۆی کوردستان بە دیسکۆرس و گفتومانی نەتەوەیی و ساختکردنەوەی حکوومەتی دیفاکتۆ و خۆماڵی کوردستان دەنگاو ڕەنگ بکردرێت.
شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆ ڕاگوزەر هەڵدەستێت بە دەرکردنی لێبوردنی گشتی بۆ 10,000 کوردی چەکدار و نیزامی ناوڕژەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوەی بتوانن لەو کاتە هەستیارەدا یارمەتیدەر و هاوکار و بەشدار بن لە پاراستن و کۆنتڕۆڵکردنی شار و گوندەکان و بەو چەشنە ڕێگری بکرێت لە تۆڵەکردنەوە و دووبەرەکی و گرژی و شەڕی ناوخۆیی. شۆڕای بەڕێوەبەری کاتی حکوومەتی دیفاکتۆی خۆماڵی لە حوزەی دیپلۆماسیدا هەوڵ دەدات هاوکات لەگەڵ ئەنجامدان و تەوقیتی دیپلۆماسی دەرەکی، دیپلۆماسی ڕوو لە ئۆپۆزیسیۆنی سەراسەری و بەتایبەت ڕوو لە دەسەڵات لە تاران تەقوێت و ئەنجام بدات. بزوتنەوەی کۆماری خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان 5 مارسی 2026 زاینی 14 ڕەشەمەی 2725 کوردی.